هونەرمەند کیژان ئیبراهیم خەیات خاوەنی چەندین بەرهەمی هونەریە و دەرچووی کۆلێژی هونەرە جوانەکانی سلێمانی بەشی میوزیکا لە ئێستادا لە دەرەوەی وڵات نیشتەجێ و سەرقاڵی کاری هونەریە. ڕاستەوخۆ هونەرمەند کیژان ئیبراهیمان لەگەڵەوە گفتوگۆی زیاترەکەین. کیژان خان سڵاو لێبێ. سڵاو لە ئێوەش لە بینەرانی ئەزیز لە تۆش سەفان. زۆر سپاس. ئەمێ بپرسم چەند بەرهەمیکی نوێت تۆمار کردووە ئەگەر باسێکمان بۆ بکەیت؟ لە ئێستایا نزیکەی 4 بەرهەم هەیە کە کاری لەسەرەکەین هەر دانە بە جۆرێک لە لای موزیسیانێکە و کاری لەسەرەکەین. یەکێکیان بەرهەمی بە وەک خۆم بم کە ئەو بەرهەمە نزیکەی مانگێکە بێ دەستمان پێ کردووە و کاگە بچین شکری موزیکی بۆکە و یەکەم بەرهەمی منە بێ کە بە زمانی کوردی و هۆڵەندیش ئەو بێ. هیوای سەرکەوتنە بۆ خوازم. پەیوەندیت بە میوزیسیانانی هۆڵنداوە چۆنە؟ ئایا هیچ کۆنتاکتێکتان هەیە پێکەوە؟ لە ڕاستیە من ماوەی 2 ساڵ و نیوە لە هۆڵندا ژین بە خێزان و سەرەتا بەهۆی کۆرۆناوە هەموو ڕێگەکان داخرابوون، هەموو لە ماڵەوە لۆکداون بوو، بەڵام وردە وردە ئێستا خەریکە نزیکە مۆلیان و کۆنتاکت دروستەکەین. بەڵێ سەرکەوتوبی. ئاستی هونەری میوزیک لە باشووری کوردستانە چۆنە بینیت؟ هونەری موزیک بەو پێی کە ئێستا کوردستان و باشوور و هەمووی بەگشتی ئەتوانن لە ڕێی مۆبایلەکەیان و هەموو دنیا ببینن، بۆیە لە ڕێی ئەوانەوە ئەتوانن لە ڕێی ئەو مۆبایلەوە توانی هەموو ئاستەکانی دنیا ببینی، بۆیە پێم وایە ئێستا لە گەشە سەندنایە و ئێمەش وەک کورد ئەتوانین خۆمان پێشخەین. ئەم بەرهەمانەی کە تۆمارە کردوون کیژان بەنیاس نیت کەی ڤیدۆ کلیپیان بۆ بکەی یان چۆن بڵاویان بکەیتەوە؟ ڕاستیەکەی خۆشحاڵە بم کە لە ڕێی ڤیدۆ کلیپەوە کارەکان بڵاوکەینەوە و ئەمەش سپۆنسەر و تێچووی ئەوێ، بۆیە تا ئێستا نازانم چۆن دەست پێ بکەین. یەکێک لە کارەکان بۆ نمونە دڵم هەرە ئۆدڵی جارانەی مەقامەکەی کە باوکم وتێتی نزیکەی لە 2018 تۆمار کراوە دەنگەکە و ئاوازێکی نوێی بۆ دانراوە کە لەگەڵ باوکما دەنگی باوکم وەک مەقام و من وەک ئەو ئاوازەکە لەلایەن کاک هێرش عومەر ڕەزاوە ئاوازی بۆ دانراوە و کاک دلێر حسێن دابەشکردنی بۆ کرد. بەڵام هەتا ئێستا ئەو بەرهەمەمان بە کلیب نەگەیانوە، بەڵام بەرهەمەکە خۆی کۆتایی پێهاتەوە و ئامادێ و جگە لەوە چەند کارێکی تریش هەن کە بەو شێوەیە، ینی هەتا ئاسان نییە کاری ڤیدۆ کلیپکردن ئێستا پێچوویەکی زۆری تێچێ، بۆیە تا ئێستا نازانم چۆن بڵاویانەکەینەوە. سەرکەوتوبی لەگەڵ میوزیسیانانی باشووری کوردستانە بەنیاس نیت هیچ بەرهەمێک تۆمار بکەیت یان بڵاو بکەیتەوە یان کۆنسرتێک پێک بهێنن؟ لە ئێستایا تەنها چەند بەرهەمێکن، یەکێکیان لای کاک ئەفشین شوکریە کە خۆی ڕۆژهەڵاتیە بەڵام لە باشوورەژی و کاری هونەریەکە. کارێکی تر هەیە هەر تۆ بووی ئەویش پێشەوە هاوڕێ عەزیزم، ئەویش کاری موزیکی بۆەکە کە هەر لە باشوورەژی و کارێکی بادینی هەیە تێکستەکەی بەڕێز کاک ئەدیب چەلکیە، ئەویش هەر لەلایەن کاک دڵزار عابدیەوە لە کوردستان موزیکی بووە. خاتوو کیژان هیوای سەرکەوتنە بۆ خوازین، سوپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی. زۆر سپاستانەکەم.